بەپێی خشتەی حکوومەتی عراقی دوا بە دوای دابەشکردنی موچەی وزارەتی بەرگری دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی دەستەی حەشدی شعبی، بەڵام زیاتر لە 4 ڕۆژە موچەی کارمەندانی حەشدی شعبی دانەبەزیێتە سەر هەژماری بانکیەکانیان. بەپێی بەدواداچوونێکی 1964 لەگەڵ بەرپرسانی باڵا لەناو حەشدی شعبی و هەروەها لەگەڵ خاوەن نووسنگەکانی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی وزارەتەکانی عراق باستەوە دەکەن کەوا هۆکارەکەی بوو ئەوە ئەگەڕێتەوە بانکی ڕافدین ئاگادار کراوەتەوە یاخود هەڕەشەی لێک کراوە ئەگەر بێت و موچەی کارمەندانی حەشدی شعبی دابەش بکرێت لەلایەن حکوومەتی ئەمریکاوە دەچێتە لیستی ڕەشەوە بلاک لیست دەکرێت. بۆیە بانکی ڕافدین ئامادە نییە ئەو سزایە بگرێتە ئەستۆ موچەی کارمەندانی حەشدی شعبی دابەش بکات. بەم شێوەیە ماوەتەوە تاکو ئێستا کارمەندان موچیان وەرنەگرتووە. بەرپرسانی باڵا لەناو حەشدی شعبی لە کەرکووک بۆ 1960 باستەوە دەکەن هۆکارەکەی ئەوە ناگەڕێتەوە، بەڵکو ئەوە کەوا هەیە لە ئێستادا باس لەوە دەکرێت لەلایەن بانکی ناوەندیەوە تەمویلی پارە نەکراوە بۆ بانکی ڕافدین. ئەمە ژوای کردووە موچەی کارمەندانی حەشدی شعبی دوا بکەوێت. بڕیار وایە و زانیاری ئەوەمان پێدراوە کە سبەینە یەکشەمەیە موچەکانیان دابەزێتە سەر هەژماری بانکەکەیان. من ئەمە لێرە باسی لەوە بکەم لە تەواوی عراق 34 لیوای تایبەت بە حەشدی شعبی هەیە بە سەرجەم فەسایل و بەشەکان و هێزەکانی دیکەی تایبەت بە حەشدی شعبی هەیە. کۆی گشتی ژمارەی کارمەندەکانیان پێکهاتووە لە نزیکەی 300 بۆ 350 هزار کارمەند. کەمترین موچەیان لە 1,418,000 بەرزترینیانش نزیکەی 2,500,000 دینار وەردەگرن مانگانە لە حکوومەتی عراقی.